سیاسیەکانی شاری کەرکووک. دیارە هاوکارانم لە هەوڵدان کە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی شاری کەرکووک کە حیزبە کوردستانیەکان لەوێ ئەنجامی دەدەن بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێز بگوازینەوە و هەوڵ بدەین لە داهاتووە پشتی کورد لە شارەکە نەیەڵین بێتە خوارەوە ئەوەی کە ئێستا هەمانە لە پەرلەمانی عراقی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بتوانین پارێزگاری لێ بکەین. هەمومان هاوڕابووین، هەمومان پێمان وایە ئەبێ بیر لەوە بکەینەوە میلەتەکەمان سەر بخەین، بیر لەوە بکەینەوە جودێ بکەین، خەڵک تێبگەێنین بۆ ئەوەی فشار دروست بکەین، بۆی بزانین دەنگدان لە داهاتووە چۆن ئەتوانێت زامنی دەستکەوتەکانی میلەتەکەمان بکە. هەموومان لەسەرم بابەتانە کۆکین و قسەی جددیمان کردەوە، کۆبوونەوەکانیش بەردەوامە بێ تا ئەو کاتەی بتوانین دەرچەیەک یاخود دەواازەیەک بدۆزینەوە بۆ سەرخستنی میلەتەکەمان. ئێمە پێمان وایە هەمیشە کورد یەکدەست بوو بێت، توانیوێتی مۆفەق بێت، توانیوێتی سەرکەوتن بە دەستبێنێ. بۆیە هەمومان بیر لەوەکەینەوە هەوڵ بدەین ماڵی کورد ڕێک بخەین، لە کەرکووک ماڵی کوردی یەک بێت و هەوڵ بدەین هەمومان لە انتخابات بە گەرمی بەشداری. بۆ زروفی ئێستای کەرکووک ئەگەر هەڵبژاردنەکان دوا بکەوێت لە عێراق ئێمە پێمان وایە بۆ ئێمە کارێکی خراپ نییە، بەڵام ئێمە لە کەرکووک شا بکرێ وەکو هەموو ناوچەکانی عێراق و ئامادە بکەین بۆ کاتە. من پێم وایە کورد لار شوێنێک بێ لەگەڵ ئەوەیە کە دەستکەوتەکانی لە دەست نەدا و ڕەنگ بێ حیزب هەبوو بێ ئەمڕۆ لەگەڵ ئێمە بەشداری نەکرد بێ و ئێمە جوودی زۆرەکەین بۆی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بێن بەشداری بکەن و ئێمە بە شێوەیەکی ڕسمیش لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین. ئێمە داواکارین کە کەرکووکیش بەشداری بکە و ئێمە خۆشمان ئامادەکەین بۆ ئەوەی دەستکەوتی کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو خۆی بێڵینەوە. بەڵێ بەڕێزانەوەی بینیتان کۆنگرە